سۆمە لە ئێستەیە یەکێک لەو بوارانەی کە گەنجان و هاوڵاتی بەگشتی ڕووی لەو یاریە کردووە ژاری لەش جوانیە یاخود ئەو یاریانەیە کە لە جێم و لە هۆڵەکانی لەش جوانیە کرێەوە پزیشکانیش دایمە ڕێنمایی ئەوەکەن کە ئاڵێن پێویستە هاوڵاتی خەریکی یاریکردن بێ وەرزش بکات و بە تایبەت ئێسشکە هەموو کۆڵانەکان هەموو شوێنە گشتیەکان قاعی لێ قاعی ئاسنی لێ یاری لە ژوانی و ئەمانە جا ئەمڕۆ میوانێکمان هەیە لە شاری ڕانیەوە خات و دڵخۆش عەبدوڵڵا کە یەکێکە لەو خانمانەی کە لە پاڵەوانێتی جیهانیەکانە بەشداری بەڵا ئەنجا کۆسار خۆشبەختانە ئێستا ژنان یاخود خانمان شانبەشانی پیاوان لە سەر جەمبوارەکاندا هاتوونەتە پێشەوە وەکو پیاوان لە سەر جەمبوارەکاندا کار دەکەن جامەکاری خۆیان بەد یاخود هەر کارێکی دیکە بکە ئەکرێت هاوشێوە پیاوان کارەکان ئەنجام بدەن جا بە خۆشحاڵی وەک ئاماژەت پێکرد لە ئێستادا خاتوونێک کە لە ڕانیەیە هاوشێوەی پیاوان کاری یاخود لەش جوانی یاخود هێزی لەش کە لە چەندین بوتوڵای خودت پاڵەوانێتیە بەشداری کردووە کە وەکو خۆشت ئاماژت پێکرد کۆسار لە ئێستادا بەشێکی زۆری هاوڵاتیان سەردانی هۆڵەکانی لەش جوانیەکەن جامە یان بۆ تەندروستی خۆیانە یان ئەوە تا دەیانەوێت بەشداری لا بوتڵە و پاڵەوانێتیەکانە بکەن و بۆ لەش جوانی بەڵە جا خات و دڵخۆش پاڵەوانی جیهانیشە ئەمڕۆکە لە ڕانیۆ لەگەڵمانەیە دڵخۆشخان سڵاوت لێبێ و بە هیوام کە تەندروستی زۆر باش بێت دڵنیاشم ماشەڵا هەر باشە بێ پێمان بڵێ چۆن بوو کە دەست بەم یاریە کرد و چۆن بوو بەشداری لەم بتوڵانەیە کردووە پێشەکی سپاسی بەڕێستان دەکەم سپاس بۆەوەی گەرمیوانداری منتان کرد دەستان خۆش بە زۆر سپاس زۆر سپاس دەکەم بەڕێزن مەمنونم دڵخۆشخان بۆم باس بکە سەرەتای دەستپێکردنی ئەم یاریەت یاخود ئەم وەرزشە بۆ کە یەگەڕێتەوە و ئەم حەزوو خولایەت چۆن لە ناو دڵخۆش عەبدوڵڵایە دروست بوو و تا ئەم مەرحەلانە گەشت و ئەم پلانەی بڕیوە من لە 2015ەوە هاتوومەتە ناو بابەتی وەرزشەوە بەڵام بۆ وەکو پتوڵات لە 2016ەوە داخلی پتوڵات بوومە و سپاس بەخوا من لێرەدا چەندین پتوڵەی گەورەم بەدەستێناوە لێرەدا وەکو پاڵەوانتیەکان بەشداری کوردستانم کردووە و عێراقم کردووە و ئاسیا و سپاس بەخوا بەشداری پتوڵەی جیهانیشم کردووە هەمووشیانم سپاس بەخوا یەکەم و یەکەمەکانم واتە ئۆڤەرئۆڵم ینی بوویتە تەمایی شانازی بۆ هەموو گەلی کوردنەک بۆ ڕانیە دڵخۆشخان پێم بڵێیت بەشداریکردنت لەم پاڵەوانێتیانەیە چه ئاستەنگێکی بۆ دروست کردو یاخودەوە ئاستەنگیانەی کە هێنە بەردەمت وەکو خانمێک وەکو ژنێک چۆن توانیتە بربەستەکان پشکێنیت و بەردەوامبی لە سەرکەوتنەکانە ئەو یاریەی ئێمە دەستمان پێکردووە بێگومان هیلاکی و ماندووبوونیەکی زۆر لە خۆی دەگرێت بێگومان گەر تۆ حەز و ئارەزوویەکی زۆرت بۆ نەبێ ناتوانانی بەسەر بەربەستەکاندا زاڵبی و بتوانی سەرکەوتوبی بۆیە دووبارە دەیگەڕێنمەوە بۆ سەر حەز و ئارەزوو باشە دڵخۆشخان ئەگەر باس لە بتوڵەکان بکەیت لە چەند بتوڵەیە بەشداریت کردووە و ئەمانە لە هێزی لە شابوون یاخو بۆ لەش جوانی بۆ کە بەشداری تیا کردووە وەکو پاڵانتی من 23 بۆ 25 پاڵانتیم ئەنجام داوە هەمووشیان بۆ نمونە وەکو باسم کرد لەسەر ئاسی کوردستان و عێراق و ئاسیا و جیهان 23 بۆ 25 پاڵانتیم ئەنجام داوە بەڵام وەکو لەش جوانی یەکەم جارمە بۆ لەش جوانی لەسەر ستەیجی بۆستم دوو جاری تر خۆم بۆ ئامادە کردووە بەڵام بە حکمی کۆڕۆنا و هەندێک بارودۆخی ترەوە نەمتوانیەوە بەشدار بم بەڵام خۆشحاڵانە ئەو جارە توانیم بە سەرکەوتویی بتوانم لەسەر سەکۆی جیهان بۆسم و پلەی دووەم لەسەر ئاستی هەموو لەسەر جیهان تۆمار بکەم وەکو تاکە خانمێک لەسەر ئاستی عێراق و کوردستان باشە دڵخۆشخان ئەو پاڵەوانیانتیانەی کە بەڕێستان بەشداریتان تیا کردووە ئەوانەی کە بۆ هێزی لەش بووە ئەمانە شانبەشانی پیاوان بووە یاخود ئەوانەی کە بەشداریت تیا کردو تەنها ئافرەتان بووە ئێمە گە دەڵێن شانبەشانی پیاوان مەبەستمان پێ ئەلەوەیە پیاوەکانیش لە هەما کاتدا دابەزیون بۆ ئەو پاڵەوانتیە بێگومان پیاوەکانیشمان لەگەڵ بووە هەر ئی ئافرەتان نەبووە ئی پیاوەکانیش بووە دڵخۆشخان وەکو خانمێک کە لە ڕانیەیت چۆن توانیوتە هاوکاری ئەو
گەنجانەیە خۆت ئەو لاوانە بە تایبەت خانمان کە بتوانی بیان هێنیتە ناو ئەم یاریەوە دەستیان بگریت و چاو لە تۆ بکەن بۆی یەک دڵخۆشمان نەبێت چەنەها دڵخۆشی ترمان هەبێت ئێمەش پێی دڵخۆش ببین بەو پلە بەرزانی کە بەدەستیێنە. ڕاستە ڕۆژانە یاریزانێکی زۆر پەیوەندیمان پێوە دەکەن و دێن بۆ هۆڵەکەمان دەیانەوێت بۆ نمونە بەشداری پتوڵات بکەن بەڵام بەداخەوە ئافرەتان کەمترن با بڵێن پیاوەکان زیاترن بە حکمی ئەوەی ئێمە لە کۆمەلگایەکی با بڵێن مسلمانین لەوانەیە بە حکمی هەندێک بارودۆخەوە ئافرەتەکان نەتوانن وەکو پیاوەکان بەشدار بن لە پاڵەوانتیەکاندا و هیوادارم ئەوانیش بتوانن وەکو شان بەشانی پیاوەکان بتوانن لەسەر ستەیجەکان بوەستن بتوانن ئەو حەزوو ئارەزۆی جا شەر نییە هەر لە جوانی بێ وەرشە جیاوازەکان وەکو تۆپی پێیە وەکو بالێ وەکو باسکەیە لەوانشدا بەشدار بن. باشە هیچ خانمێک هەیە دڵخۆشخان لای خۆتان بێت بیاوێت ئەویش بەشداری پاڵەوانێتیەکان بکات ینی داوای هاوکاری لە تۆ کردبێت ئەگەر هەر خانمێکی لەو شێوەیە هەبێت بەڕێستان یارمەتیتان داون هاوکاریتان کردوون یاخود کۆنتاکت و پەیوەندی چۆنە لەگەڵ خانمانەی دیکەیە کە بەشداری لە پاڵەوانێتیەکان ناکەن. وە سپاس بەخوا پەیوەندیم زۆر باشە لەگەڵ هەم خانمەکان و لەگەڵ ڕەگەزی بەرامبەریش بۆ ئەوەی بەشدار بن بۆ پاڵەوانتیەکان بەڵام چۆن باسم کرد خانمانیش حەز دەکەن بەڵام بە حکمی هەندێ بارودۆخەوە بە حکمی کۆمەلگاوە لەوانەیە زۆر نەتوانن بتوانن وەکو پیاوەکان بوەستنەوە بەڵام ڕۆژانەش لەخوا بەزیاد بێ هەر بێ لە بۆی لە دەڤەرەکەم و لە شارە جیاوازەکانی تریشەوە پەیوەندیم پێوە دەکرێت و چەندی یاریزان هەم لە ڕووی ئافرەتەوە هەم پیاوەکانەوە یاریزانی باشم پێگەیاندووە. سپاس بەخوا. باشە دڵخۆشخان لەگەڵ یەکێتی لە جوانانی عێراقا چۆن توانیتە پەیوەندی دروست بکەیت بۆ ئەوەی کە بتوانیت لە هەموو ئەو بتوڵە جیهانیانی کە هەیە لە ڕێگەی ئەمانەوە کاراسانیت بۆ بکەن و بتانی وەکو خانمێک هەم لە هەرێمی کوردستان هەم لە وڵاتێکی وەکو عێراقا بەشداری لە بتوڵەکان نابکەین. وەکو عراق هەتا ئێستا وەکو لە جوانی وەکو هێزی لەشی کێشەیەکیان نەبووە بەڵام بەڕاستی تۆزێک ناخۆشیم بۆ دروست بوو بۆ لە جوانیەکەی بە حکمی ئەوەش ئێمە کۆمەلگایەکی مسلمانین و بە حکمی جلوبەرگەکەمانەوە تۆزێک ڕێگا پێ نەدرا بوو بەڵام خۆشبەختانە دوایە ئۆکەیوانیشم وەرگرت بۆ ئەوەی بەشدار بم لە جوانیەکەیدا بەڵام وەکو هێزی لەش سپاس بەخوای من وەکو تاکە ئافرەتێک لەسەر ئاسی عراق و کوردستان و وەکو بەهێزترین خانمی عراق دەست نیشان کراوم هەڵبژێردراوم 2 ساڵ لەسەرێک. باشە دڵخۆشخان بیرتان لەوە نەکردوێتەوە هیچ بتوڵەیەک بهێنە ڕانیە؟ وەکو هێزی لەش بەڵێ ئیشەڵا ئەوە ڕوودەدات بەڵام وەکو لەش جوانی جارێنا. زۆر باشە دڵخۆشخان باسیەوە بکەین تۆ کە بەشداری ئەم پاڵەوانێتی جیهانیاناکەی چی لە ئاسیا بێ لە ئەوروپا بێ یاخود لە ناخۆی وڵاتی شابێ پێویست بە لایەنی مادیە بۆی بتوانی بەشداری بکەیت هیچ سپۆنسەرێکت هەیە هیچ کەسێکەیە کە هاوکاری بکە هیچ لایەنێک هەیە کە بتوانی مەسەلەن هەر بتوڵەیەک هەبێ هەر پاڵەوانێتێک هەبێ جەنابەت بەشداری بکەیت؟ ئێستا ئەو بتوڵی ئەو جارەمان لە هیندستان بەڕێوە چوو ئەوە سێم جارما بەشداری بکەم لە پاڵەوانتی جیهان دووەکانی ترم هێزی لەشوە بەڵام ئەو جارە لەش جوانی بووە وەکو هاوکاریکردن کاقوبات خۆی وعدی پێم داوە بۆ ئەو پاڵانتیش و بۆ پاڵانتیەکانی کەش سپۆنسەرم بێ و هاوکارم بێت بەڵام بەداخەوە لە ستافەکەی ستافی وەرزشی بەڕێز کاقوبات وا دیارەکەم تەرخەمێکی زۆر هەیە. ئەوە هیوادارین لێرەوە کاقوبات گوێ لە پەیامەکەت بێەوە دڵنیاشم گوێی لێ بێ بۆی بتوانێ سپۆنسەری کارەکانت بکەن. باشە دڵخۆشخان سەبارەت بە هەڵگرتنی قورسایی تا چەند ئەم هەڵگرتنی قورسایی تا چەندێک ڕێگە پێدراوە هەم بۆ هێزی لەش هەم بۆ لەش جوانەکەش بە هەمان شێوە خودەما ماسوولکە بۆ ماسوولکە گۆڕێت؟ بەڵێ بێگومان ماسوولکە بۆ ماسوولکە دەگۆڕێت ئێمە ماسوولکەی گەورەمان هەیە ماسوولکەی بچووکمان هەیە ماسوولکەی وەسەتمان هەیە ماسوولکە بۆ ماسوولکە جیاوازە بۆیە وەزنەکانیش ئەوە دەکەوێتەوە سەر هێز و توانای ئەو شەخصەی گەرتا چەند دەتوانیت سەرڕادەیەک دەتوانیتەوە ئەو وەزنا بەرزکەیەوە یاخود زەخەتکەی
ئەو یاریەی ئێمەش بۆ نمونە من لێرەدا دوو جۆری یاری دەکەم هەم هێزی لەش و هەم لەش جوانی هێزی لەشەکە پێویستی بە جەستەیەکی ڕێک و جوان نییە بەس پێویستی بە قووەتە بەڵام لە هەما کاتیشدا لەش جوانیەکە پێویستی بە قووەت نییە پێویستی بە لەشێکی تەنسیق و جوانە بۆیە هەردووکی دش بەیەکە هەردووکی سەختی خۆی هەیە. باشەکاتە دڵخۆشخان بۆی کە بەشداری لە پاڵەوانێتیەکانە بکەیت هیچ مەرجێک هەیە بۆی کە تۆ بەشداری تیا بکەیت لە ڕووی خواردنەوە یاخۆ خواردنەوە کە ئەو ماوەی ئەو خواردن و خواردنەوانە تەر بکەیت بۆی کە بەشداری لە پاڵەوانێتەکانە بکەیت یان بۆی کە لەشێک یاخود خاوەنی دەستەیەکی بەهێز بیت پێویستە چی بکرێت؟ بێگومان من ئێستا بۆ نمونە بۆ ئەو پاڵانتی گەر بەشدارم کرد ئەو پاڵانتە لە ژجانیا یەک ساڵی ڕێک من لە تەنشیفدا بووم بە حکومی ئەوەی من ئافرەتێکم ئێمەی ئافرەتان لە ڕووی هۆرمۆنەوە لە ڕووی هێندێک ماسوولکە ئەو بابەتانەوە لە چاو پیاوەکان جیاوازترین بۆیە کاتمان زیاتر پێویستە بێگومان پێویستمان بە خواردنێکی تەنزیمە خواردنەکەمان تەنزیم بێ یاریەکی پتەوە بەڕاستی خۆهیلاکردن و ماندووبوونێکی زۆر باشی پێویستە. باشە دڵخۆشخان وەک دواپرسیارم ئەگەر جوابم بیتەوە بە شێوەیەکی کورد ئەمەوێت ئەوە بپرسم کە ئەمە هیچ کێشەیەکی بۆ خانمانە بێت کاتێک کە بەشداری لە بتوڵەکانەکەن یاخۆ لەشێکی جوان یاخۆ هێزی لەش ینی خۆمان خانمینەوە زانین کە ئەمە هیچ کاریگەرێکی لەسەر ژیان و هەروەها داهاتووی ئەو خانما بێت کە بەشداری تیاکات سەبارەت بە مناڵبوون و هەنوێک کێشەی دیکە کە بۆ خانمەکە دروستە بێت ئەمە لە ڕووی تەندروستیەوە چۆنە و داواکاری بەڕێستان چییە و ئەتوانین بڵین کە چەند بتوڵەی دیکە لە ڕێگایە کە بەڕێستان ئەتوانن بەشداری تیا بکەن یاخۆ بڕیارتان داوە کە بەشداری تیا بکەن. وەکو ئەوەی گەر بڵین بۆلایانی ئافرەتی نەخێر هیچ کێشەیەک دروست ناکە بەڵام بە مەرجێک ئەگەر تۆ بزانی بچی بۆ لای کێ ینی بچی بۆ لای ئەو کەسەی گەر بەڕاستی شارەزایی لە وەرزشەکەدا هەیە نەکو وەکو ئێستا بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ هەندێکیان زۆروبۆریەکی زۆر لە هۆڵەکاندا و لە شارەکاندا دەبیندرێت ئەوەش دەبێت بزانی داخوارو لە چ هۆڵێک دەکەی و خۆت دەست پێری بەدەستی چێ نەخێر بگرە لە هەما کاتدا سوود و قازانجێکی زۆریشی لێ دەکەی. بەڵە چەند پێویستە بۆ پیاوان وە ئاوا زیاتر پێویستیشە بۆ خانمان زیاترە کەمتر نییە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دڵخۆش عەبدوڵڵا یاریزانی لە جوانی سپاس بۆی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان نابوویت سپاس دەکەین.